بە بۆ چوونی من ناتوانین لێرە بڵین وشکە ساڵیە، تەنها توانین بڵین کەم بارانیە، بڵین هاوشێوەی گەرمیان نییە، لەبەری گەرمیان ناوچەیەکە خۆی لە بنەماوانیان ناوچەیەکی نامسۆگەری باراناوە و ڕێژی بارانبانی تیا زۆر کەمە بۆ لە خوارد 250 میلیمتر بارانە بارێت، وەلامان کاتیشدا ئەم ساڵ بڕێژی زۆر کەم لە حدودی 100 بۆ 105 میلیمتر باران باریوە، کامە بۆتە ئەوەی کە لەوێ گرفت دروست ببێت، بەڵام لە سنووری پارێزگای سلێمانی نەخێت، تەنها کەم بارانیە. ئەگەر بەراوردێکیان بکەین تەقریبان نەتوان بڵم هاوشێوەی پارە ئەم ساڵیش شتێک کەمتر لە پار بەڕاستی، بەڵام پێشبینی ئەکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا ئینشاءڵڵا بارانێک ببارێت کامە ببێتە سەبەبی ئەوەی کە بەشێکی زۆر لە دەڕوودارەکان بە تایبەتی زۆنی سلێمانی لەو ناوچانەیە کە لەبەر ئەوەی کە پشت بە بارانە بەستێت و براجوتیارەکەمان ڕوبەرێکی زۆر لە زەویەکانە نەکەن بە گەنم و جۆ و لە ئیسادا جۆ تقریبا لەو بەروبوومانەیە کە بڵین ڕوبەڕووی بشکە ساڵی ئەبێتوانێت و ڕوبەڕووی کەم ئاوی ئەبێتوانێت، بەڵام گەنم پێویستی پێێتی لە ئیسادا بۆی کە بتوانێت ئەو گوڵی کە دروستی کردووە بڵین پڕ بێت و بڕشتی زیابێت.